گەڕای سڵاوێکی دووبارە بینەرانی خۆشەویست با لێکدانەوەی هەواڵ لە خزمەتتانداین هەروەک لە هەواڵەکانی ئەمڕۆماندا هاتبوو لە شاری سەقز مانگرتنێکی گشتی دژ بە کردەوە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لەو شارە و لە کوردستان ڕوویداوە. ئەم مانگرتنە لەلایەن چالاکانی بواری کۆمەڵایەتی و مەدەنیەوە داوا کرابووە خەڵکی شاری سەقز بە پێشوازی ئەم بانگەوازەوە هاتوون. بۆ باسکردن و لێکدانەوەی زیاتر لەسەر چلۆناتی مانگرتنەکە داوامان لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا بەشدار بێت لەم لێکدانەی هۆڵە. هاوڕێ حەسەن ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە ئامادە بوون. کاتێ ئێوە و هاوکارانتان باش، سڵاو ڕێزمەی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتانە. زۆر سپاس هاوڕێ حەسەن. با لە پێشدا لێرەوە دەست پێ بکەین دوایین زانیاریەکان چییە و چی ڕوویدایە و ئێستا دۆخی شاری سەقز چۆنە؟ بەپێی ئەو پەیوەندی دوایین زانیاریانەی کە هەیە ئەمڕۆکە مانگرتنێکی گشتی لەلایەن دوکاندارانی شاری سەقزەوە دژ بە سیاسەتهای سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی لەوانە بردنەسەرەوەی ماڵیات لەسەر دوکانەکانیان و لەسەر کەسب و کار و ئەوە هەروەها دژ بە بێکاری و لە لایەکی دیکەوە دژ بۆ ڕەفتارە دژی مرۆڤیانەی کە جمهوری ئیسلامی دەرهەق بە بنەماڵەی گیانبەختکردووان کردوێتی، هەروەها ڕەفتاری نامرۆڤانەی شارەداری سەقز بۆ تێکدانی گڵکۆی ژینای ئەمینی لە ئاوایی ئایچی کە ئەم شوێنە بووە بە لە ڕاستیدا بووە بە میعادگایەک، بووە بە شوێنێکە لە گۆشە و کەناری ئێرانەوە خەڵک دێن و سەردانی دەکەن، ڕسمی لەگەڵەگرن و بە معنایەک پەیمانی خەبات و پەیمانی درێژەی شۆڕش لەسەر گڵکۆی ژینا تازاکەنەوە. هەمووی ئەمانە کاربەدەستانی جمهوری ئیسلامی لەم شارە تووڕە کردووە، لە بەرابەردا خەریکی تێکدانی ئەو شوێنن، خەریکی کارهایەکن کە هەر لە جمهوری ئیسلامی دەوەشێتەوە. بۆیە لەم ڕۆکەدا و بە فەلاخانێک کە درابوو لایەن چالاکوانانی تێکۆشەرانی کۆمەڵایەتی ئازادیخواز لە شاری سەقز بۆ اعترازکردن بەو مەجموعە سیاسەتە سەرکوتگەرانەی جمهوری ئیسلامی و ئەز جملە لەلایەن بازاڕیانیشەوە دژ بە مەسئلەی ماڵیات و بردەسەرەوەی ماڵیاتەکان لەو شرایەتە بێدەرەتانی و کەم دەرامەدیەدا ئەوڕۆکە لە شاری سەقز مانگرتنێکی گشتی دەستی پێکردووە لە بەیانی زووە. بەڵێ کاک حەسەن، دیارە خۆتان ئاماژتان بۆ داوە کە لەم ماوەیەدا ڕژیمی کۆماری ئیسلامی هەروە خۆتان باستان کرد لەسەر گڵکۆی ژینا ئەمینیان تێکداوە و لە چەند ڕۆژەدا کە گوزەرا گری دێروشتیان نردبوو. دیارە یەکێک لە هۆکارەکانی ئەم مانگرتنە ئەو بوو، بەڵام ئەگەمانێ باسیەوە بکەن بۆمان هۆکاری سەرەکی ئەم مانگرتنە چییە و بۆچی ڕوویداوە، ئەمە چۆن هەڵدەسەنگێن؟ عرضم کردی یەک هۆکار نەبووە، کۆمەڵێک هۆکار بوون، بەتایبەت لەلایەن خودی بازاڕیانەوە ماوەیەکی زۆرە فشار و زەخت و زۆرێکی زۆر لەسەر بازاڕ نەتەنیا لە شاری سەقز، لە هەموو شارەکانی کوردستان لە هەموو ئێران هەیە. جمهوری ئیسلامی هەوڵ دەدات ئەو کەمبودەی کە لە بودجەدا هەیەی هەوڵ دەدات ئەو دابەزینی نرخی دراوی ئێرانی لە بەرابەر دۆلار و دراوە نێونەتەوەیە بەهێزەکانی دیکەدا هەوڵ دەدات ئەو فشار و زەخت و زۆرانەی کە بەهۆی محاسرەی اقتصادیەوە و بەهۆی سیاسەتهای هەڵەی جمهوری ئیسلامی و تاوانبارانەی ڕژیمی کۆماری ئیسلامی و بۆی هاتووە، ئەمانە سەرشکێن کا بەسەر خەڵکە بە ئەشکالی جۆرا و جۆر. خەڵک لە حاڵی دەربڕینی ناڕەزایەتیدان، ئێمە شایدی ناڕەزایەتی معلمانین، شایدی ناڕەزایەتی بازنشستەکانی، شایدی ناڕەزایەتی ژنان و لاوان و خوێندکاران و هەمووی ئەوانەی. بۆی لە ڕاستیدا ئەمڕۆ کۆمەلگای ئێران لە ئێتراز و ناڕەزایەتیی بەریندایە، هەر ڕۆژێ لە گۆشەیەک و ئەم ناڕەزایەتیانە سەر هەڵدەن. ئەمڕۆکە لە سەقزە عینی لە شوێنێکیکەیە دوێنێ و پێرێکە لە ئیزە بووە لە تەوەلودی کیانی پیرفەلەکە کە ئامۆزایەکی دایکیان بەرتەقەوجیانی بەخت کرد. بۆیکان ئەم کۆمەلگات دەرگیرە لەگەڵ جمهوری ئیسلامی لە هەموو مەیدانەکانیدا. مزافن ئەرزیشم کردن ئەو ئەقدامات دژی ئینسانیانەی کە جمهوری ئیسلامی کردی لەسەر لە گۆکۆی ژینا چەند جار تا ئێستا تێکیان داوە، دروستیان لایەن خانەوادەیەوە، هەروەها ئەو خانەوادانەیشی کە جیران ڕۆژی جومعە و بێحورمەتی و بێڕێزیکردن بەوان کە ئەوانە سمبولی خۆڕاگرین دەرهەق بە هەمووی ئەو سیاسەتانە ئەو ناڕەزایەتیانە ئەوڕۆکە بەڕێوە چووە.
کاک حەسەن باسی بەگشتی شارەکانی دیکەی ئێرانشی خۆ باسیشتان کرد وحشەتی ڕژیم لە بزوتنەوەی ڕوو لە گەشەی دادخوازی لە دەست بەسەرکردنی توندی ئامێژی 40 کەس لە دایکان و کەسوکارانی گیانبەخت کردو کە خۆشتان باستان کرد لە هەفتەی ڕابردوودا ئەم ڕوویدا. بارودۆخی کوردستان بەگشتی و شاری سەقز و شارەکانی تری ئێران بەڕێستان ئەمە چۆن هەڵەسەنگێنن؟ تاو جێگایی بە کوردستان دەگەڕێتەوە پێم وابێ پۆلوێ ئاگرە پێم وابستانیش بەخۆی بە باشی ئەوە دەزانێت کە لەسەر ئاگرێک خەریکە دەسەڵاتدارەتی و حاکمیت دەکات کە خۆڵەمێشێکی تەنک لەسەر ئەو ئاگرەوەیە. ئەو مانۆڕانەی کە جمهوری ئیسلامی لە کوردستانە دەیدا ئەو هێز هێنان و هێز بردنانەی کە لە کوردستانە هەر ئەو بەینە لە ئازربایجانەوە لە کرماشانەوە لە شوێنەکانی دیکەوە هێزیی زۆری هێناوە لەسەر سنوورەکانە جێگیری کردوون بە بەرچاوی خەڵکەوە هێزی عسکەری دەڵێ بۆ شەڕێکی زۆر گەورەی جبهەیی دەچن. هەمووی ئەمانە نیشانی دەدات کە جمهوری ئیسلامی وحشەتی لە کوردستان هەیە. مزافن ئەوەی لە بیرمان نەچێت ئێمە لە نزیک دەبینەوە لە 28 مرداد ساڵ ڕۆژی یاری جیهادی خومینی لە عەلەی خەڵکی کوردستان نزیک دەبینەوە لە 25 شەهریوەر ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینا و یەکەمین ساڵی چەخماخەلێدانی شۆڕشی ژینا لە کوردستانەوە. جمهوری ئیسلامی هەمووی ئەمانە بە مەترسی لەسەر خۆی دەزانێت و ئەوانە بێ ئیزافەی بگیر و ببەندەکان هەر ماوەک لەو پێش لە شاری سنە لە ماڵی هومانی عەبدوڵڵاهی کۆمەڵێک لە ئینسانهایەکی حەقخواز ئینسانهایە کە هیچ پەیوەندیەکی حیزبی و سازمانی و تشکیلاتیان بە کەسەوە نییە هەساون چون گوڵداری خانەوادەیەکیان داوە گرتویان هەرێستا چەندین نەفەریان هێستا لە زیندانە ماون ئەوانی کە بە قەراری وەسیقەی گران ئازاد کراون. هەروەها لە ماوەی ڕابردوودا ئێمە شاید بووین کە بنەماڵەی گیانبەختکردوانی ئەو شۆڕشە سەرگرکۆی عزیزەکانیان دەچن جارێ لە ئاڵیکەند بووە شوێنی لە بۆکان بووە لە سەقز بووە و ئەم ڕۆژی جمعەیەشدا ئایچی بووە کە چۆن دڕندانە وەختێکە دوو پاسی ئەوان دەگەڕانەوە دوو ئۆتۆبوس پەلاماریاندان مجموعەیەکی زۆریان لێ دەستگیر کردن شەودرەنگانی ئازادیان کردن و کۆمەڵێکیانە لە زیندانن. هەمووی ئەوانە پێنیشان دەدات جمهوری ئیسلامی لە کوردستان بێگانەیە دەوڵەتێکی داگیرکرد بە نسبەتی باقی ئێرانیشەوە بەڕاستی ئێرانیش دەکوڵێ ینی خەڵکی ئێران ئەمڕۆکە ئاڵوگۆڕێکی گەورەی فکری و فەرهەنگی لە زێهنی کۆمەلگای ئێرانە دروست بووە کە ئەم نیزامەیان ناوێ ئەم دەسەڵاتەیان ناوێ جمهوری ئیسلامی دەڕوە بەڵام درەنگ و زووی کەوتووە بۆیەکانی من لام وایە جامعە دەکوڵێ و ئەو جامعەیە بۆ ئازادی دڵی لێ دەدات و خوازیاری ئەوەیە کارچی زووتر نزیکتر شەڕی کۆماری ئیسلامی لەسەر خۆی کەم کاتەوە. ئەو حرەکەتانەی کە ئێمە ئەمڕۆکە دەیبینین هەمووی بەشێکن لە ئیدامەی ئەو شۆڕشە و بۆ ئەو مەبەستە بەڕێوەداچین. زۆر باشە کاک حەسەن داواکارییان چاوەڕوانیتان لە باقی شارەکانی دیکەی کوردستان و ئێران بەگشتی بۆ پشتیوانی لە شاری سەقز و باقی شارەکانی کە چییە و دەبێت چی بکەن بەڕایەوە؟ من پێم وابێ ئەو خەبات و ناڕەزایەتیانە درێژەی دەبێت پێم وابێ هەر ڕۆژێک لە جێگایەکەوە سەر هەڵدەدات بەڵام زعفێکی ئەو خەبات و ناڕەزایەتیانە ئەوەیە کە یەکگرتو نییە ڕەهبەری نییە سازمانی نییە ڕێکخراوی نییە دروشمی شەفاف و ڕۆشن و ئەوەی لە بۆ هەر داوخوازێکی خۆی نییە. بۆیەکانی لام وایە گرنگترین کار ئەوەیە کە ئەو خەبات و ناڕەزایەتیانە ڕێک بخرێن هەر ئەوەی کە ئێستا بنەماڵی گیانبەختکردوان خەریکن دەیکن دایکانی شۆڕشی ژیان ئازادی و باوکان خەریکن لە شارەکانی کوردستانە دەیکەن خۆیان ڕێکەخەن لەسەر ئارامستانی عزیزەکانیان کۆ دەبنەوە گۆرانی دەڵێن سرود دەڵێن هەمووی ئەوانە ئەوە نەوەیەک بۆ ئامادەکردنە بۆ بەربەرەکانی پشتیوانیکردن لەوانە و لە دڵی ئەو حرەکەتە چکۆلانانەدا حرەکەتی گەورە دروست دەبێت لە دڵی ئەو سازمانە بە زاهر چکۆلانانەدا سازمانی گەورە و شاری و ئوستانی و ناوچەی و سەرتاسەری دروست دەبێت. ئەوە بە باوەڕی من خاڵێکی گرنگە مزافەن ئەوەی کە پەیوەندیکردن لەگەڵ باقی شوێنەکانی دەرەوەی ئێران هاوپشتیکردن مەسەلەن لەگەڵ دایکی کیانی پیرفەلک لەگەڵ ئەو بنەماڵانی کە عزیزیان لەدەستداوە لەگەڵ ئەم شار بۆ ئەو شار هەمووی ئەوانە ئەو ڕۆحی هاوکاری و هاوخەباتیە دروست دەکات. ئەو بنەماڵانەی کە گیانبەختکردویان هەیە بە تەنیا خۆیان نەستە سەر گۆڕی عزیزەکانیان خەڵکی تر هاودەمیان بن وەختێ لە ئاڵیکەندی منتەقەی لای بۆکان نزیک زادەی بۆکان میان دووە کۆ دەبنەوە وەختێ دەستنە سەر گڵکۆی عزیزانێکی تر لە مەهاباد لە سنە لە قوڕوە لە دێگولان لە شارەکانی دیکە نابێت بە تەنیا بێڵینەوە بنابەرین
پشتیوانیکردن لەوان هاوکاریکردن لەگەڵ ئەوانێ ئەو تەجەموعاتانە لە 40 نەفەرەوە بۆ 400 نەفەر و چەند هزار کەس ئەو هێزەیە کە جمهوری ئیسلامی ناچار بە پاشەکشێ دەکات دەبێ ئەوانە بکەین و مزافن لەگەڵ دەرەوەی ئێرانیش کە عەرزم کردی ئەوە خاڵێکی زۆر گرینگە بۆ بە سەرنجام گەیاندنی شۆڕشی ژینە کە دەبێ ئەو هاوخەباتی و هاودڵێش بێ ئەوانە طبعاً ئەرکی سەرشانی تێکۆشەرانێکە کە خۆڵیان لێ هەڵماڵیوە لە بواری کاری سازمانی ئەوانەوە دەزانن هەروەها ئەو زیندانیانەی کە دەکەونە زیندانەوە حەقوا هەیە کە هەموو خەڵکی ئازادی خوازی دیکە بەدەم خانەوادەکانیان و بچن بە تەنیایان نێڵن هاوکاریان بن هاودڵیان بن و خودی زیندانیەکانیش بە ڕۆحیەکی باشەوە کە لە زیندان دێنە دەرەوە ئیستقبال لەو خەڵکە بکەن و مەجال نەدەن کە جەمهوری ئیسلامی خەریکی تەفرەقە و قسەی ئەم لە زیندان وایوت و ئەو وایوت و شایع بڵاو کاتەوە و اختلاف خاتە ناویانەوە ئەمە زۆر بە زەرەر تەواو دەبێت ئەوانە ئەو ئەرکانن بە باوەڕی من گرنگە کە لەو دەورەدا لە بەرچاومان بێت. بەڵێ کاک حەسەن من پرسیارێکم نییە دو قسەتان ئەگەر زانی شتێک کە ئاماژتان پێ نەکرد بفەرموو. سپاسدانەکەم تەنیا داوا ئەوەیە کە هەرچی زیاتر ئەو خەڵکە بەدەمیەکەوە بن ئەو ڕووداوانەی کە دەبێ فەوری لە دنیای مەجازیدا ئەمانە منعکس بکرێنەوە با خەڵکی دیکەش لێ ئاگدار بن بە ناوەندەکانی ڕاگەیاندن لێ ئاگدار بن بە هەرچی زۆرتر بەدەمی یەکتریەوە بچین هیوای سەرکەوتن بۆ خەبات و ناڕەزایەتی هەموو خەڵکی کوردستان سڵاو و سپاس بۆ خەڵکی تێکۆشەری شاری سەقز کە چەخماخەی شۆڕشی ژیان ئازادی لە شارەکەی ئەوانەوە لێدرا و ئەوان ئێستەی گوڵی سەرتۆپی ئەو خەبات و ناڕەزایەتیان کە لە ئێران هەیە و ئاواتی سەرکەوتنیان بۆ خوازن. بەڵێ زۆر سپاس هەوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بۆ بەشداریتان. بەڵێ بینەرانی ئازیز زۆر سپاس پێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.